کێچ خوێن مەژێکی ئیزعاجکار ئەو مێرووەی گەورەترین زیانی مرۆیی لە ئەوروپادا. مێرووەیەکی ئیزعاجکەر و هەراسانکەرە، ناوی کێچە. زیانەکانی چین و چۆن دەژین؟ کێچ بە زمانی عەرەبی پێی دەوترێت برغوث، گیانەوەرێکی بێبەڕبرەداری کۆمەڵی مێرووەکانە و زیاتر لە 1000 جۆری هەیە. گەورەترین زیان کە بەهۆی ئەم مێرووە بەر مرۆڤایەتی کەوتووە مردنی ڕەش بوو کە لە نێوان ساڵانی 1347 بۆ 1351 کە نزیکەی لە سەدا 30 بۆ لە سەدا 50 دانیشتوانی ئەوروپای لەناوبرد. لە ڕۆژگاری ئەم ڕۆمان کێچ توانای لە ناوبردنی مرۆڤی نییە بەهۆی پێشکەوتنی زانست و زۆری دەرمان، بەڵام هۆکارێکە بۆ گواستنەوەی هەندێک جۆری نەخۆشی. یەکێک لە تایبەتمەندیەکانی کێچ ئەوەیە کە زۆر بە زەحمەت لەناو دەبرێن یاخود دەکوژرێن. کێچ خاوەنی جۆرێک پرۆتینە کە یارمەتی بەردەوامیدان بە ڕۆشنی خوێن دەدات لەو شوێنی کە برینداری کردووە، ئەمەش بۆ ئەوەی بەردەوام خوێنی دەستکەوێت. زانایان دەڵێن هەندێک کەستانیا بەناوهێنانی کێچ پێست و لەشیان دەخورێت، تەنانەت زۆر کەس هیچ ئەزموونێکیشیان لەگەڵ کێچدا نییە، بەڵام هەمان هەستی خورانیان بۆ دروست دەبێت کە ناوی دەبرێت. کێچ دەتوانێت مرۆڤ دووچاری گرانەتا بکات. ئێستاش لە هەندێک لە ناوچەی دوورە دەستی کوردستاندا لە نێو شوێنی ڕاگررتنی ئاژەڵە ماڵیەکاندا ماوە.